بەڕێزان ئەم شوێنەی کە لی وەستاوین چەمی خاصە ئاوی زەی بچوشی پێدا دەڕوا بۆ ئەوە هاتوین کە چەندین ڕێنمایی بدەین بە هاوڵاتیان بە سنووری ئیدارەی ڕاپەڕین و ئەو کەسانەی کە سەردانی ئەو شوێنە دەکەن بەڕاستی ئەم شوێنە شوێنێکی مەترسیدارە حکمی ئەوەی کە پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوەدایە ئێستا هەتاوەکو حاڵی ئێستا کاتی ئێستا کە چەندین هاوڵاتی لێبوو مەلەیان دەکرد بۆیە ئەگەر شارەزایی لە شوێنەکە نەبێ ڕاستەوخۆ مەلە نەکەی بە تایبەتی ئەم شوێنە کە چەمە هاوڵاتیان ڕێگە لەوانەیە شەهید شارەزاییەکان لێ نەبێ ڕاستەوخۆ دەست ناو ئاوەکە و لە ناکاو دەخنچێن ئێمە ساڵانە قوربانیمان هەیە لەو شوێنانە چەمی خاز وەکو ئیشارەتم پێدا زەی بچووک حالیان لە دوێنێەوە کەسێک کەوتۆتە ناو زەی بچووک بە حکمی ئەوەی کە شوێنەکە ئەوەندە حاسەیە شوێنەکە ئەوەندە لێڵە ئاوەکەی گەڕانی زۆر ئەستەمە بەڕاستی هەرچەندە ئێمە چەندین تابلۆمان هەڵواسیوە لە شوێنەکان لە بەنداوەکان چونکە بە حکمی ئەوەی سنووری داڕاپەڕین سنوورێکی فراوانە بەنداوی زۆرە زەی بچووکی هەیە یعنی کۆنتڕۆلکردنی زۆر ئەستەمە بەڕاستی ئێمە هەڵساوین بەوەی کە چەندین ڕێنمایی تابلۆ بڵاو بکەینەوە لەو شوێنانە